چیرۆکی ئەشکەوتەکەی ئەفلاتون. ئایا تۆش لەناو ئەشکەوتەکەی ئەفلاتون دایت؟ ئەفلاتون لە کتێبی حوتەمی کۆماردا میتافۆرمێکی هەیە کە گریمانەی ئەشکەوتێک دەکا و دەڵێت گریمانەی ئەشکەوتێک بکەن کە دەواازە بەرفراوانەکەی ڕوە و ئاگرێکە کە بە خۆری حەقیقەت کراوەتەوە. لەناو ئەو ئەشکەوتەدا کۆمەڵێک مرۆڤ بەند کراون کە لە منداڵیەوە گردن و پێیەکانیان بە زنجیر بەستراوەتەوە. تەنیا دەتوانن لە دیواری ئەشکەوتەکە بڕوانن کە بەرامبەریانە و هەرگیز ڕۆشنایی دەرەوەی ئەشکەوتەکەیان نەبینیوە لە پشتی سەریانەوە. واتە دواوەی ئەشکەوتەکەدا ئاگرێک کراوەتەوە. لە نێوان ئەوان و ئاگرەکەدا ڕاڕەوێک هەیە. کاتێک مرۆڤ و گیانلەبەران و دار و درەختەکان لەسەر ڕاڕەوەکە دەجوڵێنەوە، سێبەرەکەیان لەسەر دیواری ئەو ئەشکەوتە دەردەکەوێت کە بەندکراوەکان ڕوویان تێکردووە. بەندیەکان ناتوانن ئاوڕ بدەنەوە، تەنیا ئەو سێبەرانە دەبینن کە لەسەر دیوارەکەن. بەو شێوەیە بەندیەکان بە درێژایی ژیانیان سێبەری ڕاستەقینەکان دەبینن و وا دەزانن ئەو سێبەرانە خودی شتەکان و ڕاستەقینەن. ئەفلاتون گریمانەی ئەوە دەکات کە کەسێک لەمانە ئازاد ببێت و لەبەر ڕۆشنایی ئاگرەکەدا زیندانیەکانی تر دەبینێت و بە چاوی خۆی ڕاستەقینەی مرۆڤ و ئاژەڵەکان لە دەرەوەی ئەشکەوتەکە ببینێت. ئەو کەسە لەو کاتەدا دەتوانێت جیاکاری لە نێوان جیهانی ڕاستەقینە و جیهانی سێبەرەکاندا بکات. بەڵام ئەو کەسە کاتێک دەیەوێت بگەڕێتەوە بۆ لای هاوڕەکانی ناو ئەشکەوتەکەی تا ئەوانیش ڕزگار بکات، ڕوبەڕووی گرفتی گەورە دەبێتەوە، چونکە هاوڕەکانی باوەڕ بەو قسانە ناکەن کە دەیان کات و ئەوڵی دوورخستنەوە و لە ناوبردنی دەدەن. ئەفلاتون لە ڕێی ئەم چیرۆکەوە دوو بابەتی گرنگ شرۆڤە دەکات، یاخود دەرگای شرۆڤەکردن بەڕوویاندا دەکاتەوە. بابەتێکیان دەربارەی حەقیقەتی زانینە و بابەتی دووەم دەربارەی باوەڕە. ئەفلاتون لەم چیرۆکەدا جیهانی ئێمە بە ئەشکەوتێک گریمانە دەکات کە ئەو بابەتانەی زانینمان لەبارەیانەوە هەیە لە ناویدا لە خۆناسینمانەوە تا زانینی ڕاستەقینەی شتەکانی دەوروبەرمان مەرج نییە حەقیقەت بن. زۆربەی جار سێبەرێکن وەک سێبەری سەر دیواری ئەشکەوتەکە. جیهانی ئێمە وەک ئەشکەوت وایە، ئەشکەوت تاریک و سنووردار و ئاڵۆزە. گەر کەسێک لە ئێمە بیەوێت ڕاستەقینەی شتەکان ببینێت، پێویستە لەو تاریکیە بێتە دەرەوە و خۆی ڕاستە و خۆشتەکان ببینێت، نەک لە ڕێگەی وێنەدانەوەی کەلتور و ئاین و نەریتی کۆمەڵایەتیەوە بێت. ئەو کەسانەی کە لە ئەشکەوتەکەدا بەند کراون ئێمەین، بە زنجیری حەکایەت و ئایدۆلۆژیا بەند کراوین و ڕێگە نادرێت خۆمان بیر بکەینەوە و پرسیارمان هەبێت، چونکە هەموو وەڵامەکان بە ئامادەکراوی خراونەتە بەردەستمان. لە دیدی ئەفلاتونەوە ئەوەی لە ئەشکەوتەکە دێتە دەرەوە فەیلسوفە، لە ڕێگەی ڕامان و بیرکردنەوەی قوڵەوە لەم فەوزایە دێتە دەرەوە و حەقیقەت بە چاوەکانی خۆی دەبینێت. بابەتی دووەمی ناوچیرۆکەکە بابەتی باوەڕە. زۆربەی فەیلسوفەکان لە پێناسەی زانیندا لەسەر ئەوە کۆکن کە زانین بریتیە لە باوەڕێکی ڕاستی بەڵگەدار. مرۆڤەکان ئاسان باوەڕ دەهێنن بە شتە هەستەکیەکان. زۆربەی جار ئەو باوەڕە وەک زانین مامەڵەی لەگەڵ دەکرێت لە کاتێکدا مەرج نییە بەڵگەدار و ڕاست بێت. کەسەکانی ناو ئەشکەوتەکەی ئەفلاتون باوەڕیان وایە سێبەرەکان ڕاستەقینەی شتەکان و خودی ئەو سێبەرانە حەقیقەتن، بەڵام ئەو باوەڕیان نەڕاستە و نەبەڵگەدارە. کاتێکی ژێکێک لەوانە بۆی ڕوون دەبێتەوە حەقیقەت کامەیە، ئەوانی تر ناتوانن باوەڕی خۆیان بشکێن و کەسە ڕۆشنەکە بەلادەر و سەر لێ شێوا و لە قەڵەم دەدەن. ڕەنگە کەسێک پرسیار بکات ئایا هاتنە دەرەوە لەو ئەشکەوتە هێندە قورسە؟ لە ڕاستیدا قورسیەکە ئەوەیە کە مرۆڤ هەست ناکات لەناو ئەشکەوتەکەی ئەفلاتوندایە، بەڵکو پێی وایە لەبەر خۆری ڕووناچی حەقیقەتدا پاڵ کەوتووە. گەر کەسێک توانای ئەوەی هەبوو ئەشکەوت و دەرەوەی ئەشکەوت لە یەکجیا بکاتەوە، دەربازبوون بۆ ئەو کەسە زۆر ئاسان دەبێت. ئێستا باسە سەرەکیەکە ئەمەیە، ئایا پێت وایە تۆش کەسێکیت لە نیشتەجێیانی ناو ئەشکەوتەکە یاخود ڕۆشن بوویتەتەوە و بیری خۆت سەرچاوەی باوەڕەکانی خۆتە؟ ئەگەر کەسێکی ڕۆشنیت ئایا چیت کردووە بۆ ڕزگارکردنی ئەوانی تر؟